لە کانونی دووەمی ساڵی 2020ەوە حکوومەتی هەرێمی کوردستان یاسای چاکسازی خستۆتە بواری جێبەجێکردن و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوونیش لە ئەنجومەنی وەزیران دەڵێت نزیکەی 21,000 موچەیان ڕاگرتووە. دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم لە چاوپێکەوتنێکی لەگەڵ دەنگی ئەمریکا ڕایگەیاندووە نزیکەی 21,000 موچەیان ڕاگرتووە کە لەو ژمارەیە نزیکەی 11,000 کەس زیاتر لە موچەیەکیان وەرگرتووە. سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون دڵنیایی بە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەدات و دەڵێت مەبەست لە یاسای چاکسازی بریتیە لە بەدیهێنانی بنەمای دادپەروەری نەک سزادان و نانبڕین پرۆسەیەکە بۆ زامنکردنی ماف و شایستەکانیانە لەسەر بنەمای دادپەروەری. دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ ڕایگەیاند بەشێکی زۆر لە یاسای چاکسازی چۆتە بواری جێبەجێکردنەوە پرۆسەی چاکسازی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پێشمەرگە و کاروباری کۆمەڵایەتی و وارسی شەهیدان و تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی و خانەنشینی سەربازی و مەدەنی گرتووەتەوە. وتیشی نزیکەی 365,000 فەرمانبەری شارستانی پێداچوونەوە بۆ فایلەکانیان کراوە. پێداچوونەوەش بە مەلەفی شەهیدان و زیندانانی سیاسی بەردەوامە و نزیکەی 9,000 دۆسێژ لە وەزارەتی پێشمەرگە پێداچوونەوەی بۆ دەکرێت. سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون لە ئەنجومەنی وەزیران ڕایگەیاند فەرمانبەرانی پلە باڵاکان ئەگەر خزمەتیان لە 15 ساڵ کەمتر بێت و تەمەنی نەگەیشت بێتە 45 ساڵ بەپێی یاسای چاکسازی موچەکانیان دادەبەسێت بۆ لە سەدا 25. ئاماژەی بۆ ئەوەش کردووە هەموو موچەخۆرێک لە هەرێمی کوردستان پێداچوونەوە بە ئیستیحقاقی موچەکەی دەکرێتەوە. ئەم پرۆسەیەش بەردەوامە. لە کانونی دووەمی ساڵی 2020ەوە بە هەوڵی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ئەنجومەنی وەزیران بە کۆی دەنگ پرۆژە یاسای چاکسازی لە موچە و خانەنشینی و دەرماڵەی پەسەند کرد لە پێناو کەمکردنەوەی خەرجەکان و زیادکردنی داهات و هێنانەدی دادپەروەری کۆمەڵایەتی و خۆشگوزەرانی و فراهەمکردنی هەلی یەکسان بۆ هەمووان.